وەک لای هەمووان ئاشکرایە دوژمنانی نەتەوەکەمان سەدان ساڵ لە هەوڵی نکۆڵیکردن و نەهێشتنی ئەم گەلەن بە هەموو تەکنیکی سەربازی و شەڕی دەرونی ڕۆژێک دارەکانی دەدزن ڕۆژێک نەوتەکەی و لە هەرچوار لای وڵاتەوە هەوڵی قڕکردنمان دەدەن هێرشەکانی داعش بۆ سەر مەخمور و کفری شاهدکردنی هاونیشتمانانی ئەم وڵاتە سەرمێنەری ئەوەن کە هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراق کەم تەرخەمن لە پاراستنی خەڵکی و زۆر جار ئەو هێرشانە بۆ بەرژەوەندی خۆیان دەخۆزنەوە دەوڵەتی داگیرکەر و تاڵانچی تورک کە نەک دوژمنی ئەم گەلەیە بەڵکو دوژمنی خاک و ئاوەکەشێتی هەژمانگ بێناوبەر بەمبەسی داگیرکردنی باشووری کوردستان هێرشی کردووە سەر چیاکانی زاب مەتینە ئاڤاشین هەوڵی گرتنی ئەو شوێنانە دەدات بە هەموو جۆرە چەکێکی کۆمەڵکوژی کیمیایی کە لە هەموو دنیا قەدەغە کراوە تەنیا بەرامبەر گەلی کورد نەبێت و دەوڵەتانی جیهان بێدەنگ لاس ئەو پێشەرکاریە بەڵام گەری لە قارەمانەکان بەهێز و ئیرادی پۆڵاینەوە ڕوبەڕوویان وەساون و شکستیان بۆ داگیرکاریە هێناوە ناچاریان کردوون لە زۆر شوێن کشێنەوە و ڕابکەن دەوڵەتی تاڵانچی تورک بۆ داپۆشینی و شکستانەی پەنای بردۆتە بەر ڕێگەی قەیزەوتر هاوڵاتیانی مەدەنی وڵاتپارێزی وەک شکری سەرحەد بە خیانەتی خۆفڕۆشان لە سێمانی شەهید دەکات دوای ئەوەی شکستی هێنا لە قڕکردنی گەلی ئێزیدی لە شنگال بە هاوکاری بنەماڵی بارزانی و بەدەستی داعش ئێستا خۆی هەستاوە بۆ تاوانە و هێرش دەکاتە سەریان بە مەبەستی لە ناوبردنیان ئەو لاشەوە پارتی نادیموکراتی بارزانی خیانەتکار کە بوو بە چاوساغی دەوڵەتی داگیرکەری تورکیا چەتەکانی ڕۆژی خسۆتە پێشەوەی سوپای تورکیا بۆ شەڕی گەریلاکانی ئازادی لە 28 هەشدا درێژەیدا بە خیانەتەکانی مانگی ئاب و بە فەرمانی خودی بنەماڵی بارزانی بەدەستی چەتەکانی ڕۆژ هێرشی پیس و ترسنۆکانیان کردە سەر پۆلێک گەریلا لە خەلیفان و شەهیدیان کردن ئامادەنیە جەسەی و شەهیدانە ڕادەسی بنەماڵەکانیان بکاتەوە کە سێ مانگە لە دەواازەی سنووری سیمالکە نۆبەتیان گرتووە داوای جەستەی ڕۆڵەکانیان دەکەنەوە بۆ شەوەنەوە ساون بەدەستی هێزی زێڕەفانی و چەتەکانی ڕۆژ هێرشی ترسنۆکانیان کردە سەر گەنجانی شۆڕژگێڕ و کە مەبەستی شەرمەزارکردنی و خیانەت و خاوەنداری لە شەیدەکانیان ڕویان کرد بۆ دەواازەکە بەشێکی زۆری بە سەختی بریندارکردن پاشان بۆ چاوترسێنی گەلی ڕۆژاوا بە فەرمانی خودی تورکیا دەواازەکانی سیمالکا و پێشخابور و ئەلوەلیدەیان بەمەسی گەمار و خستن سەریان داخست هەر بۆی ئێمە وەکو گەنجانی وڵاتپارێز و ژنانی گەنجی تێوکەشەر ئەو هێرش و داگیرکاری و خیانەتە شەرمەزار دەکەین داوا لە پەرلەمان و عێراق و کوردستان دەکەین بێدەنگ نەبێت بەرامبەر و سیاسەتە قێزەونەی تورکیا و نەماڵی بارزانی هەسێ بە ئەرکی خۆی و ئەو پێشەرکاریە بۆ وەستێنێت کە مەبەست لێی بێ ئیرادەکردن و قڕکردنی ئەم گەلەیە بژی کوردستانێکی ئازاد بمرێ خیانەت و داگیرکاری